کاردانەوە ناوچەی و جیهانیەکان بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆمی هەرێمی کوردستان بەردەوامن و وڵاتانی دراوسێ و جیهان جەخت لە چارەسەرکردنی کێشەکانی هەولێر و بەغدا بە ڕێگەی گفتوگۆ و هەروەها بە نێوەندگیری کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەنەوە. لە نوێترین هەڵوێستیدا یەکێتی ئەوروپا جەختی لە گرنگی پاراستنی یەکپارچەی و سەروەری عێراق کردەوە. فێدریکا مۆگێرینی بەرپرسی کاروباری دەرەوەی یەکێتی ئەوروپا لەبارەی ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستانەوە هەڵوێستی یەکێتیەکەی ئاشکرا کردووە و ڕای گەیاندووە ڕێفراندۆم هیچ بەرهەمێکی نابێت، بۆیە پێویستە لە نەپەیوەندیدارەکان خۆیان لە ئەنجامدانی بپارێزن. یەکێتی ئەوروپا ئاماژەی بۆ کردووە پێویستە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بە ڕێگەی ئاشتی و دیالۆگی جدی لەسەر بنەمای دەستوری عێراق چارەسەر بکرێن. مۆگێرینی پشتگیری یەکێتی ئەوروپاشی بۆ بەدیلەکەی نەتەوە یەکگرتوەکان و هاوکاریکردنی هەرێم و بەغدا بۆ چارەسەری کێشەکان دەربڕیوە. لای خۆشیەوە رووسیا کە پێشتر هەڵوێستێکی ڕوونی لەبارەی ڕێفراندۆمی باشووری کوردستانەوە دەرنەبڕی بوو، ڕێگەی وتەبێژی کۆشکی سەرۆکاتی کۆمارەوە ئاشکرای کرد. رووسیا لە ئێستادا نایەوە قسە لەسەرەوە بکات کە دان بە ڕێفراندۆمی هەرێمدا دەنێت یاخود نا. وتەبێژی کۆشکی کرملین وتیشی هەڵوێستی رووسیا یەکگرتووی خاکی سەرجەم وڵاتانی ناوچەکەیە. هەرچی دەوڵەتی سەعودیەشە داوا لە هەرێم دەکات بە دیلەکەی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ چارەسەری کێشەکانی لەگەڵ بەغدا پەسەند بکات، بۆ ئەوەی گرژی و ئالۆزی نوێ لە ناوچەکەدا سەر هەڵنەدات. لە سەراستی پارچەکانی دیکەی کوردستانیش پارتی هەدەپە لە باکووری کوردستان پشگیری خۆی بۆ ڕێفراندۆمەکەی هەرێم دووپات کردەوە و ڕاخنەی توندیشی لە هەڵوێستەکانی حکوومەتی تورکیا لەم بارەیەوە کرد. Yoksa ben Türkiye'nin derdinin Irak'ın toprak bütünlüğü falan olduğunu düşünmüyorum. Son 2 yıllık ئەحمەد یاڵدرم بریکاری فراکسیۆنی هەدەپە لە پەرلەمانی تورکیا ڕایگەیاند هەدەپە پشتگیری سربەخۆیی گەلانی فەڵەستین و کەتەلۆنیاش دەکات و مافی çarê xwenûsîn مافی هەموو نەتەوەیەکی cîhana. Bu kararı alan Barzani ateşle oynuyor. هەرچی دەوڵەتی تورکیاشە لە ڕێگەی بەرپرسانی باڵایەوە بەردەوامە لە دژاتیکردنی ڕێفراندۆم و هەڕەشەی هێرشی سەربازی لە هەرێمی کوردستان. حکوومەتی تورکیا لە چوارچێوەی هۆشداریدان بە هەرێم بەردەوامە لە لەشکرکێشی بۆ سەر سنوور و مانۆڕی سەربازی لە ناوچەکانی هاوسنووری هەرێمی کوردستان ئەنجام دەدات. با شێوەیەکی گشتی وڵاتانی ناوچەکە و جیهان دژی بەڕێوەچوونی ڕێفراندۆمی باشووری کوردستان و بەدیلی نەتەوەی گرتوەکان و وڵاتانی زلهێز بە چارەسەری کێشەکان دەزانن. باپی زانیاریەکانە و بەدیلەی دراوەتە کورد ئەنجامدانی گفتوگۆیە لەگەڵ بەغدا و چارەسەرکردنی کێشەکانی هەردوو لە با چاودێری نێودەوڵەتی و لە ماوەی کەمتر لە 3 ساڵدا بەرپرسانی هەرێمیش ئەو بەدیلە بۆ کورد بە شایستە نازان و بەرپرسانی بەغداش دیاریکردنی هەر کات و مەرجێک بۆ گفتوگۆ ڕەت دەکەنەوە.